240 دکتۆر لە ناوەوە و لە دەرەوەی وڵات بانگێشە کراون و لە کاتی ئەو کۆنفرانسەش دوایین پێشهاتە پزیشکیەکان کە لە کۆمەڵی پزیشکانی دڵی ئەوڕۆپی باس کراوە لێرە چکە ساڵانە چەند شتێکی نوێ گۆڕانکاری بەسەردێ لەو کۆنفرانسە باز دەکرێت و چەند دکتۆرێک لە ئەڵمانیا لە بەریتانیا داوەت کراون و لە سووریا لە لوبنان لە تورکیا دکتۆر هاتووە لەو کۆنفرانسەی سێ نەشتەرگەری کورس دەگوازینەوە کە لە سنتەر دڵ دەکرێت بە ڤیدیۆ بۆ ئەوەی ڕاستەخۆ لە ناو هۆڵی کۆنفرانسەکەش دەگوازرێتەوە کە تێیدا مناقەشە دەکرێت لەسەر چۆنیەتی نەشتەرگەریەکە و چۆن ئەم نەشتەرگەری ئاڵۆزانە کە لاو لێر دەکرێت بە یارمەتی هەم دکتۆری بیانی و هەم دکتۆری خۆشمان. کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی دڵ لە سێ ڕۆژ پێکاتوە کە ئەمڕۆ دەستپێکیتی افتتاحیەکەیتێ ڕۆژی دووەم و سێەم چەندەها محازەرە و چەندەها لە کۆلینەوە چەندەها توێژینەوە لەلایەن چەندین دکتۆری نێودەوڵەتی چەندین دکتۆری شارەکانی تر عێراق و شارەکانی تری کوردستان و بەتایبەت هەولێر و سلێمانی پێشکەش بە ئامادەبوان دەکرێت. ئامادەبوانیش زۆربیان لە پزیشکی نەخۆشیەکانی دڵ و پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەناو پێکاتون کە نزیکەیان دەوری 150 تا 200 دکتۆر دەبێت. ئەمەیان سێیەم کۆنفرانسی نێودەوڵەتیە کە لە ئاستی کوردستاندا دەکرێت کە یەکەم ساڵیان لە شاری دهۆک بوو، دووەم ساڵیان لە شاری سلێمانی ئێستاش ئەو ساڵە لە شاری هەولێری پایتەخت بەڕێوە دەچێت. ئامانج لە کۆنفرانسەکە زیاتر بڵاوکردنەوەی ئەو پێشهات و لێکۆڵینەوە زانستیانەیە دەربارەی نەخۆشیەکانی دڵ چ لەلایەن جیهاز و نەخۆشخانە و ئەوشتانەوەی چ لەلایەن زانست دەکەبێت دەربارەی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵەوە بێت کە لە ناوەڕۆژی کۆنفرانسەکەشدا چەندین نەشتەرگەری بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆک سلێمانیڕا لە ڕێگای ئۆنلاینەوە پێشکەش بە ئامادەبوانی کۆنفرانسەکە دەکرێت. بتەوێت نەخۆشێکی بە شێوەیەکی باش چارەسەرکەی سێ شتت پێویستە. یەکەم دکتۆرێک و ستافەکی طبی باشت پێویستە، دوو خەستەخانەک و ئەجیزەی باشت پێویستە، سێ نەخۆشێکی زیرەک و گوێڕایەلت پێویستە. زۆر جار هەیە ئەمە دکتۆری باش تێ خەستەخانەی باش تێ بەس نەخۆشەکە گوێڕایەل نییە یاخود دەرمانەکان وەک پێویست ناخوایی تر ئەو پرۆسیژەریان ئەو نەشتەرگەری کە کرایە نەتیجەی خراپی دەوی. لەسەر ئەوەی کە نەخۆش چۆن مستەفید بی لە ئەو چارەسەر و ئەو پێشهاتە پزیشکیانە ئەکید بە زوو چارەسەرکردن. وا چاکە نەخۆشەکانمان فێرەوە بن کاتێک ئاڕازەکیان لە جسم پێیا دەبوو، تەنگە نەفەسیە، دڵە کوتەیە، سینکێشانە، ئیهمالی نەکەن، ئینتیزار نەکە شتەکە خراپتر بی، زووتر بچی چێکی خۆی بکە. ئەمن بەڕێی من ئەوانەی کە هیچ مشکلەشی نییە، گەنجێک چ کوڕە چ کچە ساڵی جارێک بتوانانی چێکی خۆی بکە. ئەگەر باسی بواری نەخۆشیەکانی دڵ بکەین دەتوانم برێم لەو بوارانەیە کە زۆرترین تەتەوراتی لێ ڕوودایە ئەو چەند ساڵی ئەخیری. بۆ نمونە ئەگەر باسی نەخۆشیەکانی دڵ بکەین لە ڕوانگەی گۆڕینی سەمامی دڵ. ستا زۆربەی گۆڕینەکانی سەمامی دڵ وەک پێشان نەمایە کات و سینگی شەقەی یان فەتەح سەدری لۆ بکەی بەڵکو لە ڕێگای کاتیتەرەوە لە ڕێگای سۆندەکەوە لە ڕانی دەتوانین ئەو سەمامەکانی دڵی لۆ بگۆڕین. هەروەها پێشکەوتن کرایە لە ڕێگای ئەوانێک کە عەجز قەلبیان هەیە، ئەوانێک کە عەجز قەلبیان هەیە دەتوانین جیهازیان لۆدانەی وەک مزەخەک لە ناو دڵی نەخۆشەکە یارمەتی بدە عەجز قەلبەکەی کەمتر بکاتەوە. واروها لە ڕووی کارەبایەتی دڵ تەتەوڕێکی زۆر ڕوویدایە ئەو چەندە ساڵی ئەخیری کە لە زۆربەی سەنتەرەکانی چارەسەری نەخۆشیەکانی دڵ لە هەموو جیهان ئیشی پێ دەکرێت کە جیهازی چاکردنی کارەبایەتی دڵ تەتەوڕێکی زۆری بەخۆ بینە. ئەو نەخۆشانی کە دڵە کوتیان هەیە، ئەو نەخۆشانی کە تێکچوونی کارەبایەتی دڵیان هەیە توانرایە بە شێوەیەکی زۆر باش چارەسەر بکرێت.
ئەگەر بینە مقارنەی بینی کوردستان و وڵاتانی دەوروبەر یاخود وڵاتانی ئەوروپا دەتوانم بڵێم لە کوردستانیش ئەو تەتەورە زۆر باش بووە ئەو 10 ساڵی ئەخیری بۆ نمونە ئەمە لە سنتەری دڵ توانیتمان بە شێوەیەکی زۆر باش خزمەتی هاوڵاتیان بکەین خزمەتی نەخۆشەکان بکەین لە بواری جەڵتەی دڵ لە بواری گۆڕینی سەمامەکانی دڵ لە بواری کارەبایاتی دڵ ئەو 1-2 ساڵی ئەخیریش توانیمان لە سنتەری دڵ چارەسەری کارەبایی دڵ جێبەجێ بکەین بەواستەی جیاز و بەواستەی دکتۆر کە پێشتر مەسەلەن پێش 3 ساڵ ئەو نەخۆشانە پێویست و بچنە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵام ئێستاکە لە سنتەری دڵ دەتوانین نەوعە ئاسانەکان و نەوعە زەحمەتەکانی کارەبایی دڵ چارەسەر بکرێن.